فیچارێکمان لە مووسڵ بۆ ئامادەکردوون دەربارەی کچێک کە کچە فریادڕەسەکەی مووسڵ ناسراوە ئەویش توقا عەبدوڵەتیفە بۆ بە کچە فریادڕەسەکەی مووسڵ ناسراوە لەبەرەوەی کە توقا دەست و قاچی دەستکرد بۆ نڤیشکانەکان دروستەکە ئینجا ساڵێکە دەستی کردو بەم پرۆژەیە ئەوەندە دڵی باشە بێ بەرامبەر دروستیەکە تەنها ئەوەندە پارە وەرەگرێ بۆ ئەوەی کە بتوانێت کەرەستەکانی پێ بکڕێ واتە ئەو کەرەسانەی کە پێی دروستەکە ئەزانین لە دوای شەڕی مووسڵ کە داعش چووە بۆ ئەو شارە 26,000 کەس لەوێ بەدەست و قاچ ماونەتەوانێ ئەنجە بۆیە ئەم کچەش دەستی کردووە بە هاوکاری ئەوان ئەم فیچەرەمان بۆ ئامادە کردوون بینەرمان بن کچێکی گەنج و دەستڕەنگین پزیشکێکی تایبەتمەند بە دروستکردنی دەست و قاچی دەستکرد لە مووسڵ هیوایەکی بۆ نەویشکانەکانی مووسڵ گێڕاوەتەوە. توقا عەبدوڵەتیف نزیکەی ساڵێکە پرۆژەیەکی دەست پێ کردووە بۆ دروستکردنی دەست و قاچی دەستکرد ئەمەش وای کردووە خەندەیەک بخاتەوە سەر لێوی ژمارەیەکی زۆر کەسی مووسڵ. ئەم پرۆژەیەم بە ناوی هەنگاو دەست پێ کردووە. هاوکاری و کەسانە دەکەین کە توانای مادیان کەمە بە هاوکاری چەند ڕێکخراوێکی خێرخوازی هاوکاریان دەکەین. جەمعیات خەیریە. قاڵب و قەبارەی جیاوازی هەیە. دەست بە دروستکردنی ئەوانە دەکات کە چەند ڕۆژێک پێشتر داوایان کردووە دەست و قاچیان بۆ دروست بکرێت. سەرەتا هەستمان کرد کاتێکی زۆری دەوێت بۆ ئەوەی خەڵک متمانەمان پێ بکات. بەڵام سوپاس بۆخوا سەرەتا خەڵکێکی زۆر هاتن. ئێستا دەزانین کە ئەو خەڵکە چەند پێویستی بە ئێمە هەیە لە شاری مووسڵ. ئەمە هۆکارێک بوو بەردەوامی ئێمە. مستەفا حەمادی کەسێکی نەویشکانی شاری مووسڵە دووەم جارە سەردانی پرۆژەی هەنگاو دەکات بۆ ئەوەی قاچێکی دەستکردی بۆ دروست بکرێت. مستەفا بەهۆی نەخۆشی شەکرەوە قاچێکی لەدەستداوە. بەڕاشکاوی دووەم جارە سەردانی ئەم پرۆژێ دەکەم کە دێمە ئێرە دەروونم زۆر ئارام دەبێت بەهۆی هەڵسوکەوتی قسە جوانەکانی ئەوان بە قسەکانیان خەمەکانت زۆر کەم دەکەنەوە لەبەر ئەمەوان ناڵێم تاوەکو قاچم بۆ دروست بکەن بەڵکو لێرە دەروونم ئارام دەبێتەوە. پارچە دەستکردەکان چەند قۆناغێکیان هەیە. بینینی نەخۆش زۆر گرنگە بۆ ئەوەی بزانین ئازارەکانی چین و چ کێشەیەکی هەیە. سەرەتا گوێ لە چیرۆکەکەی دەگرین. تەواوی نەخشەکە دەنووسینەوە بۆ ئەوەی ژیانی بگۆڕین. لە قۆناغی دووەمدا بڕیار دەدین کە چ پارچەیەکی دەستکردی بۆ دروست بکەین. چ قاچ بێت، پەل یاخود دەست قیاسەکانی وەردەگرین و هەموو زانیاریەکانی نەخۆش دەنووسین. اینجا قاڵبێکی تایبەتی بۆ دروست دەکەین. ژن و پیا و گەورە و بچووک منداڵیش لەم شوێنە چارەسەر وەردەگرن. هەروەها قاڵبی تایبەت بۆ منداڵە ناکامەکانیش هەن. توقا سەرقاڵی دروستکردنی قاڵبی قاچێکە بۆ منداڵێک کە قاچەکانی ئیفلیجن. ئەوەی هانیدام ئەم پرۆژەیە بکەمەوە ئەوەیەکە منداڵەکان لە تەمەنی بچووکتە پێویستیان بە پلاستیک هەیە بۆ ئەوەی کە گەورە دەبن پێویستیان بە نەشتەرگەری نەبێت. ڕێنمایی دەدەینە خەڵک کە لە منداڵی پارچەی پلاستیک بۆ منداڵەکانیان بەکاربێنن. هەروەها پێویستە زوو سەردانی بنکەکانی تەندروستی بکەن. توقا پارچە پلاستیکەکان بە شێواز و ڕەنگی جیاواز بۆ منداڵان دروست دەکات. ئێمە نرخێکی ڕەمزی وەردەگرین و تەنیا پارەی خەرجیەکانە. هەڵمان داوە ئەو بڕەپارەیەش لەلایەن ڕێکخراوە خێرخوازیەکانەوە بدرێت چونکە خەڵکەکە باری ئابووری باش نییە. دەزانین ئەوان پێش ئەوەی بێنە لای ئێمە سەردانی زۆر دکتوریان کردووە و پارەیەکی زۆریان خەرج کردووە. ئەم کاغەزە دژە گەرمیە. کاتێک پارچە پلاستیکەکە لە ناو فڕ دەردێنین ئەم کاغەزەی لەسەر دادەنین. ئەمەش پارچەکە ڕەنگاوڕەنگ دەکات. دوای ئەوەی ئەم پرۆژەیەمان دامەزراند ویستمان خزمەتی خەڵکی ئەم شارە بکەین ئەوانەی کە نەویشکانن چونکە ئێمە زانیمان لە مووسڵ زیاتر لە 26,000 کەس دەست و قاچیان لە دەستداوە و ئەم ژمارەیەش بەردەوام لە زیادبووندایە. بەهۆی نەخۆشی شەکرە
هەروەها ئەو جەنگانەی لە عێراق ڕووی داوە بە تایبەت دوایین جەنگ دژی داعش کە بەشی هەرە زۆری لە مووسڵ بوو ژمارەی بێدەست و قاچ لەم شارە زۆر زیاترە لە چاو شارەکانی دیکە. بە قسەی نویشکانەکانی مووسڵ پرۆژەی هەنگاو ئاهێکی بەبەر خەڵکەکەدا هێناوەتەوە.